لە درێژەی بانگەشەی هەڵمەتی هەڵبژاردندا کاملا هێرس جێگیری سەرۆک تشک دەخاتە سەر پێشینەی کارەکانی خۆی وەک داواکاری گشتی و هەروەها داواکاری گشتی کالیفۆرنیا. من بەتۆنیلی ژێرزەوی نێوان ئەمریکا و مەکسیکدا لەسەر ئەو سنوورە لەگەڵ ئەفسەرانی جێبەجێکارانی یاسادا ڕۆیشتم. دوای باندەکانی هەردوو بەرەی سنوور و کارتێڵەکانی مادەهۆشبەرەکان و بازرگانەکان بە مرۆڤەوە کەوتم ئەوانەی بە نایاسایی هاتنە ناو وڵاتەکەمانەوە. من دۆسیە لە دوای دۆسیە دادگاییم کردن و سەرکەوتنم بەدەستهێنا. لە کاتی سەرۆکایەتیەکەیدا داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا زیاتر لە 80 کیلۆمەتر دیواری نوێی سنووری دروست کرد. ئاستی ساڵانەی هاتنەناوەی پەنابەرانی بۆ نزمترین ئاستی مێژوویی کەم کردەوە و سیاسەتێکی پیادەکرد کە منداڵانی لە دایک و باوکیان جیا دەکردەوە. لە مانگی 11 ئەم ساڵدا هاوڵاتیانی ئەمریکا ئەم تۆمارە بەراورد دەکەن و دەڵێن ئەی قەیسەری سنوور هێرس تۆ کارێکی خراپت کردووە، تۆ شەرمەزاریت بۆ وڵاتەکەمان، لە کارەکەت دەرکرایت، لێرە بڕۆ، لە کارەکەت دەرکرایت، بڕۆ لێرە. کۆچبەری پرسێکی سەرەکی گەرمە لەم هەڵبژاردنەی سەرۆکایەتیەدا. ڕاپرسێکی ئەنجومەنی شیکاگۆ دەری خستووە کە لە سەدا 50 بەشدار بووان دەڵێن ژمارەیەکی زۆر لە کۆچبەران هەڕەشەن بۆ سەر ئەمریکا. هەرچەندە کەمێک زیاتر لە نیوەی ئەمریکایەکان پشتگیری لە دیواری سنووری و بەکارهێنانی سەربازانی ئەمریکایی دەکەن لەسەر سنووری ئەمریکا مەکسیک، هاوکات زۆربیان دژی دیپۆرتکردنەوەی بە کۆمەڵی کۆچبەرانی ناونووس نەکراون. بەهۆی ئەوەی کۆنگرس نەیتوانی چاکسازی لە بواری کۆچبەریدا تێپەڕێنێت، وڵات هێشتا پشت بە ڕێساکانی جێبەجێکردن دەبەستێت. جا گرنگ نییە کێ سەرۆکە. بەهۆی ئەو ژینگە سیاسەی ئێمە تێداین دۆخێکی سەختە، چونکە هەمیشە ڕێکارەکانی جێبەجێکردن دەبێتە بابەتەکانی داوای یاسایی. هەروەها ئێمە کۆنگرێسێکمان هەیە کە ئامادە نییە کار بکات. کاملا هێرس پەیمان دەدات پشتگیری لە یاسای ئاسایشی سنوور بکات و تشک دەخاتە سەر ڕۆڵی ترامپ لە شکستپێدانی پرۆژە یاسایەکی دوولایەنی ئەنجومەنی سینات لە سەرەتای ئەم ساڵدا. ئەو شکستی بەڕێکەوتنە دوولایەنەکە هێنا چووکە پێی وابوو ئەوە یارمەتی سەرکەوتنی لە هەڵبژاردنەکان دەدات. ئەمەش ئەوە پیشان دەدات کە دۆناڵد ترامپ گرنگی بە ئاسایشی سنوور نادات، ئەو تەنها گرنگی بە خۆی دەدات. جا وەک سەرۆک ئەمە بەڵێنی منە بۆ ئێوە. من ئەو پرۆژە یاسای ئاسایشی سنوورە دەهێنمەوە ئەوەی دۆناڵد ترامپ لە ناوی بردبوو من واژووی دەکەم و دەیکەم بە یاسا. هاوپەیمانە کۆمارەکانی ترامپ داوایان لێ کردووە سەنگ بخاتە سەر ئەو بوارانەی کە پێیان وایە ئەو تێیدا بەسەر هێرسدا باڵا دەستە، بە تایبەتی لە بواری کۆچبەریدا. بە دەنگی ئێوە هەڵاوسان ڕادەوەستێت. کۆچبەرە نایاسایەکان دەگەڕێنرێنەوە و ئەوان نایەن و دەبێت ڕابگیرێن. ئایا بینیوتانە ئێستا هێرس چی دەڵێت؟ ئەو دەڵێت ئێمە سنوورێکی باشمان هەیە، بەڵێ زۆر باش. بەڵام ڕاستەکەی ئەوەیە هێرس و بایدن خراپترین سنووریان لە مێژووی جیهاندا هەبووە. هێزە گەڕۆکەکانی پاسەوانی سنووری ئەمریکا لە مانگی 6دا نزیکەی 130,000 ڕوبەڕووبوونەوەی کۆچبەرانیان تۆمار کردووە. لە کاتێکدا لە هەمان مانگدا لە ساڵی 2019دا نزیکەی 104,000 ڕوبەڕووبوونەوەی کۆچبەران هەبووە، واتە لە کۆتا ساڵی ترامپ بەر لە پەتاکە. بەڵام کەمتر لە ئاستی لوتکەی مانگی 12ی 2023دا کە 300,000 تێپەڕاندبوو. بۆ راپۆرتی ئەلاین باڕۆز، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.